دوایە پشیلەکەت ئەمڕۆ ببێتە شازوانی پشیلەکان؟ بۆنە ئەستێکی زۆر خۆشمێ طبعاً. پێشتر بەشداری ئەم جۆرە فیستیڤاڵانت کردووە؟ ناوەڵا یەکەم جارمە پێشتر بەشداریم نەکردەوە. پشیلەکە تەمەنی چەندەیە؟ تەمەنی ساڵێکەش مەگەلای خۆمە بێت. ناوی چێ پشیلەکە؟ لیلی. هەر بە لیلی بانگیەکەن؟ بەڵێ نای خۆشی فێر بووە هەرکە ئەڵێن یەکسەیە بۆ ئەو ناوە. پشیلەکە تا چەند لە قسەی خۆت تێدەگات؟ وەڵاهی زۆر عاقڵە. تا چەند حەز بە بەخێوکردنی پشیلە دەکەیت؟ نەک پشیلە حەزم لە بەخێوکردنی و ئاژەڵەکە چونکە نازانم خۆشیان وێ. پێشتر بەشداری ئەم فیستیڤاڵانت کردووە؟ ناوەڵا بەشداریم نەکردو یەکەم جارمە. پێ دوایە پشیلەکەت ئەمڕۆ ببێتە شازوانی پشیلەکان؟ بۆنە ئەروەڵا لاوانێ دەست. دایک و باوکت لە ماڵەوە ناڵێن ئەم پشیلەیە ماڵەکەی پیس کردووە یان بۆ نمونە تووڕە بڵێن بۆ پشیلە بەخێو دەکەیت؟ نا زۆریان خۆشەوە دایکم ناوی لێ ناوە. دایکت ناوی ناوە؟ خۆی وتی با ناوی لیلی بێ.